یعنی چەمچەماڵ توانی پارێزگاری لە پێشەنگی ڕیزبەندی بکە و ئەم هەفتەیەش لە یاریگای خۆی بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە خانەقینی بردەوە. گەڕی نوێمی یاریەکانی یانە پلەیەکەکانی کوردستان بەڕێوەچوو با ئامادەبوونی هاندەرێکی زۆری یانەی چەمچەماڵ و با سەرکردایەتی هەرێم بورهانی ڕاهێنەر چەمچەماڵی سەوزپۆش لەسەر یاریگای خۆی میوانداری خانەقینی سوورپۆشی کرد. لا دەستپێکی تایمی یەکەمی یاریەکەدا چەمچەماڵ باشتر دەرکەوت و کۆنتڕۆڵی یاریەکەی کردبوو. هەر بۆیە لا خولەکی 5 یاریەکەدا چەمچەماڵ توانی لە ڕێگەی یاریزان عومەر محەممەدەوە گۆڵی یەکەم تۆمار بکات. پاش تۆمارکردنی ئەم گۆڵش یاریزانانی خانەقین باشتر دەرکەوتن و مەترسیان بۆ سەر تۆڕی گۆڵی چەمچەماڵ دروست کرد. تا سەرنجام و لا خولەکی 42 یاریەکەدا خانەقین توانی لە ڕێگەی یاریزان فایق خزرەوە گۆڵی یەکەمی خانەقین تۆمار بکات و سەرنجام و ئەو تایما بە یەکسانی بۆ هەردوولا کۆتایی پێهات. لا دەستپێکی تایمی دووەمی یاریەکەدا چەمچەماڵ باشتر دەرکەوت و یاریزانانی یانەی چەمچەماڵ کۆنتڕۆڵی تەواوی یاریەکەیان کردبوو. چەندین هێرشی مەترسیداریان بۆ سەر گۆڵی خانەقین دروست کرد. تا سەرنجام و لا خولەکی 73 یاریەکەدا چەمچەماڵ توانی لە ڕێگەی یاریزان ئەحمەد عومەرەوە گۆڵی دووەم تۆمار بکات و دوای 11 خولەکیش لە تۆمارکردنی ئەو گۆڵە چەمچەماڵەکان هێرشەکانیان بۆ سەر تۆڕی میوان چڕتر کردەوە و لا خولەکی 84 یاریەکەدا چەمچەماڵ توانی لە ڕێگەی یاریزان یەحیا جەبارەوە گۆڵی سێم و سەرکەوتن تۆمار بکەن و سەرنجام و یاریەکەش بە ئەنجامی 3-1 لە سوودی چەمچەماڵ کۆتایی پێهات و چەمچەماڵ توانی لە ڕیزبەندی سەرەوەی خولەکەدا و بە کۆکردنەوەی 19 خاڵ خۆی بهێڵێتەوە. ئەمە لە کاتێکدا بوو لە یاری پێشویاندا بەرامبەر ئاکرێ بە تاکە گۆڵێک بۆ هەردوولا یەکسان بوون. سپاس بخواکە ئەم ڕۆژتوانیمان لەسەر یاریگای خۆمان و ناو هەندەرانی خۆمان 3 خاڵی زۆر گرنگ بەدەست بێن. چکەم بە حەقەتەن یاریە تایبەتمەندێکی خۆی هەبوو بۆ ئێمە کە بتوانین زیاتر لەسەر ڕیزبەندیەوە خۆمان قایم بکەین و خۆمان جێگیرکەین بۆ یاریەکانی داهات و ئامادەکاری باشتر بکەین. هەرچەندە بەداخەوە لەعین لە زۆربەی یاریەکانە ئێمە لە تایمی یەکەمە ئاستێکی خراپ پێشکەشەکەین، بەڵام دەستخۆشیان لە یەکەم لە یاریزانەکان کە توانیان لە تایمی دووەمە بێنە کەش و هەوای یاریەکەەوە بە ئاست و بە ئەنجامیش یاریەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێی بین. وەڵاهی یاریزانەکان ئێمە ئەمڕۆ زۆر باش بوون، بەڵام هەندی ئەختا هەیە. ئێمە ئەوە ناکەینە عزر بێژین وڵات دۆڕانن ئێمە سەبەکەی حەکەم بوو، بەڵام خەتەگی بەسیت دوم گۆڵ مەجرا یاریەکە هەمووی تەغیر کرد. بەڵام زۆر سپاس ئیدارەی یانەی چەمچەماڵەکەین بۆ میوانداریە. بابردنەوەی لە خانەقین چەمچەماڵ توانی لە ڕیزبەندی پێشەوەی یانە پلەیەکەکانی کوردستاندا با کۆکردنەوەی 19 خاڵ و تۆمارکردنی 17 گۆڵ خۆی بهێڵێتەوە. بڕیاریشە لە یاری ئایندەیاندا چەمچەماڵ ببێتە میوانی سەید سادق. هەرچی یانەی خانەقینیشە بە کۆکردنەوەی 8 خاڵ و تۆمارکردنی 9 گۆڵ لە ڕیزبەندی 11 خولەکەدایە و بڕیارە لە یاری ئایندەشیاندا میوانداری خاک بکەن. هەر یەک لە یانەکانی ڕزگاری و کۆیە بە جیاوازی خاڵ و گۆڵ ڕیزبەندی دووەم و سێمی یانە پلەیەکەکانی کوردستانیان گرتووە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.